ناوم عزیز سدیقە خەڵکی شاری حاجیاوام سەر بە قەزای ڕانیا هەر لە منداڵیەوە خولیای پاسکیل سواریم هەبووە و بەردەوام بووم لەسەر پاسکیل سواری. بەشداری چەندین پێشبڕکەی پاسکیل سواری شاخەوانیم کردووە لە سلێمانی لە هەولێر کە لەسەر ئاستی عێراق بوون توانیمە دووجار لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست بێنم و جارێکیش پلەی دووەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق و کە بەهۆی ئەم بەدەستێنانی پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق توانیمان بەشداری پێشبڕکەی وڵاتی دەرەوە بکەین وڵاتی تونس کە پێشبڕکەی پاسکیلی شاخەوانی کرایەوە لەسەر ئاستی هەموو دەوڵەتە عەرەبیەکان. من محەممەد علی حەمە لە ناحەی حاجیەوە لە دەڤەری ڕاپەڕین تاوەکو ئێستا چەندین پلەی بەرزم بەدەستێنەوە لەسەر ئاستی هەموو عێراقەوە لەسەر ئاستی هاوڕێیان دووجار پلەی یەکەم بەدەستێنەوە لەسەر ئاستی هەموو عێراق و دووجاریش پلەی پێنجەم لەسەر ئاستی هەموو عێراق. ئەمە جگە لەوەی کە هەچ پێشبڕکێکی دۆستانە کراوەتەوە من توانیمە پلەی دووەم بەدەست بێنم و عەزیز سدیقیش توانیوەتی پلەی یەکەم بەدەست بێنێ. پاسکیل سواری شاخەوانی جیاواز لە یاریەکانی تر پێویستی بە توانە و لێهاتووی تاکە کەسی هەیە و لە شوێنە شاخاوی و سەختەکاندا دەبێت پاسکیل سواران نمایشەکانیان بکەن. جگەلەوەی یاریەکی مەترسیدارە و زۆر کات یاریزانەکان دووچاری مەترسی دەبنەوە بەڵام ئەوان هێزگار چێژی لێ دەبینن. پاسکیل سواری شاخەوانی بە زۆری لە شوێنە سەختەکان و لە شوێنە مەترسیدارەکاندا ئەنجام دەدرێت لە شاخە بەرزەکان و زیاتر هاتنە خوارەوەی لە سەرەوە بۆ خوارەوە وەرزشێکی پڕ سەرکێشی و پڕ مەترسیە ئێمە چێژی لێ دەبینین بەهۆی ئەوەی کە لە شاخەکان دێنە خوارەوە چالاکی زۆر جوان ئەنجام دەدەین. ئەو پێداویستیانی کە ئێمە بەکاری دێنین کڵاوی فولفەیسە و هەروە هەردوو پارێزەری ئەژنۆ و ئاینشک و پاسکیلێکی باشە بەڵام لە ڕووی پاسکیلەکانەوە بۆ نمونە ئەمە پاسکیلی شاخیە کە بۆ داونهێڵ بەکارهێنری هاتنە خوارەوە لەسەر شاخ و بەڵام بە کەڵک ئەوە نایەت کە تۆ تەمرینی کرۆسکەنتری پێ بکەیت. دەستخۆش لا هەرێمی کوردستاندا زۆرن ئەو گەنجانەی کە خاوەنی توانە و لێهاتووی تاکە کەسین بەڵام پێویستیان بە پشگیری هەیە بۆ ئەوەی ببن بە پاڵەوان لا وڵاتانی دەرەوەشدا. ڕێنازەر سەلان دەڤەری ڕاپەڕین تایبەت بە پەیامی ڕۆژ.